هەمیشە لە کاتی هەڵبژاردنەکاندا هاوڵاتیانی ویلایەتی ئۆهایۆ زۆر بەجددی بەشداری پرۆسەکە ئەکەن و ئەو پرۆسەیەش جێبایەخی زۆربەی دانیشتوانی ویلایەتەکەیە. زۆربەی دەنگدرانی ویلایەتی ئۆهایۆ پشتیوانی کۆماریەکان و دۆناڵد ترەمپ دەکەن. هەر بۆیە پێشبینی دەکەین لەم ویلایەتەدا ترەمپ زۆرینەی دەنگەکان بەدەست بهێنێت. ڕاستە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا دۆناڵد ترەمپ ژمارەیەک هەڵی ئەنجام داوە، بەڵام ئێستاش پێویستە هەلێکی تری پێ بدرێت بۆ ماوەی 4 ساڵی تر بەردەوام بێت لە سەرۆکایەتی ئەمریکا. ئەمریکا لە هەموو کات زیاتر پێویستی بە کەسایەتی وەک دۆناڵد ترەمپە. ئەو دەتوانێت سەرجەم قەیرانەکانی ئەمریکا چارەسەر بکات.